لە دوای هاتنی تیرۆریستانی داعش بۆ سنوورەکانی هەرێمی کوردستان تیرۆریستان چەندین کاری دڕندانەیان دشت با خەڵکی ئەو ناوچانە ئەنجامدا کە ناوچەکەیان داگیر کردبوون بە تایبەت لە سنووری شنگال هەزاران کەسیان ئاوارە و بەدیر گرت و بەسەدانیشیان بە کۆمەڵ لێکوشتن. ئێمە سێ شوێنمان دۆزیوەتەوە بەپێی ئامار کە لامان هەیە سونێ و خانە سوور لە شنگال نزیکەی لەو گۆڕەدا 68 ڕوفاتی تێدا بووە دەرهێنراونەتەوە لە جەلەولا و سعدیەش هەروەها 12 ڕوفاتی تێدا بوو ئەو گۆڕە بە کۆمەڵە ئەوانیش دەرهێنراونەتەوە و لە کۆباشیش 43 ڕوفات لە یەک گۆڕی بە کۆمەڵ دۆزراونەتەوە تا ئێستا ئێمە و سێ گۆڕە هەڵدراوەتەوە لەلایەن وەزارەتی ئێمەوە. وەزارەتی کاروباری شەھیدان و ئەنفالکراوان لە سەرەتای تاوانکاریەکانی تیرۆریستانی داعش چەندین بەڵگەی کۆ کردوتەوە تاوەکو ئەو تاوانانە با جینۆساید بناسێنێت بەڵام بە هۆکاریەوەی عێراق ئەندام نیە لە دادگای تاوانی نێودەوڵەتی نەتواندراوە وەکو پێویست کار لەسەر ئەو کەیسانە بکرێت. ئەوان ناتوانن لێکۆڵینەوە لەو تاوانانە بکەن لەبەر ئەوەی عێراق ئەندام نیە لە دادگای تاوانی نێودەوڵەتی و ڕێککەوتنی ڕۆمای ئیمزا نەکردووە. دواتر ئەو لێژنەیە کۆبوونەوەیەکی کرد لەو کۆبوونەوانە خاڵەکانی دوای ئەو هەنگاوی تاوتوێ کرد بڕیا لەسەر ئەوە درا کە هەوڵ بدرێت دادگایەکی ناوخۆیی بە ستانداردی نێودەوڵەتی دروست بکرێت بەڵام ئەم هەوڵەش پێویستی بەوەی ڕەزامەندی عێراقی لەسەر بجرێت. لە دوای هاتنی تیرۆریستانی داعش بۆ شنگال خەڵکەکەی ڕوبەڕووی زۆرترین نەهامەتی بوونەوە تەنها لەو سنووران نزیکەی 40 گۆڕی بە کۆمەڵ دۆزراوەتەوە ڕوفاتی نزیکەی 1800 کەسی تێدایە زۆربەی ڕوفاتەکانیش پیاون زۆرینیان ئێزیدینە و ئەوانی دیکەش پێکاتەکانی دیکەی ناوچەکەن. ئەڵگورد ئەحمەد کوردسات نیوز هەولێر.